لەگەڵ جەدعان علی شرۆڤەکاری سیاسی لەسەر ئەم مەلەفە قسە دەکەین. کاک جەدان بەخێراتی نافخێرێ دەبێت سپاس تشتێکی نویە و بەرپرسێکی بلندێ ئەمریکا دەبێژە بەرێ دۆناڵد ترامپ ئاشکرا دەگوت و ئەو ji بۆ پەترۆلێ لە سوورێنە لێنها ئەمریکی دەبێژن ئەو ji بۆ شەڕێ داعشێ لە سوورێنە و تو وەزیفەیە وانتر نەکۆ بیر و کۆمپانین پەترۆلێ بپارێزن ئەف گوهرتنا تێ چ معنێ؟ دەبێژم بە گوهارتنە ئیدارە ئەمریکیان و بە هاتنە جو بايدن و طاقمي وينا كامل و دەستپێکە کریزا سووری حتا ڕۆژە ئیرۆ خوێندنە ئەمریکیە گەلێکی زەلالش خەلکێرە دەبێژن و بتایبەت ژی خەلکێمە کوردی سووریارە دەبێژن ئەم هەبوون ئەمەد سووریادا دەستوەردان ئەمەد سووریادا ji بۆ شکستنا داعشە دەرخستناوێ و نەما ڤەگەڕێ ئاددوا دەرخستنا ئەیرانێ سووریا و کارگێریا وێنا نەمێنێ لە هەندروێ سووریا ji بۆ ینی ڕێگریە المەنەکێ پرۆژامە دە شەرق لە ئەوسە دە عراقی و سووریادا تشتێکی زەلال دەبێژن ڕۆژێکێ نەگوتنە ئەم پاڵپشتی و پشتگێریە ملەتی سووری دکن ji بۆ ڕۆخاندنە ڕجێمە بەشاران ڕجێمە دەستلاتە سووری و نەگوتنە ئەم پاڵپشتیاوە دکن ji بۆ ئەم تشتێکی پرۆژەکێ ئەنجی دەستلاتەکە تایبەتمەندیاوەیە کوردی و نەتەویە کوردی تێدا هەبێ ئەنجی ji بۆ پێکهاتیە سووری یەک پێکهاتیکێ گۆکارە بن پاڵپشتی داماوە ینی تجارە نەڕاگەهاندنە بڤیرەنگی تم و تم بەرجەوەندیە ئەمریکا دپارێزێ و ئیدارە کریزا سووری دکێ و بە تم و تم بە ئاریکاری بە دەولەتێن زلهێز و رووسیات سەرێ وێنادا و دەولەتێن هەرێمی وەکە تورکیا و دەولەت نەعەرەبی ئێگۆ خودی دەستوەردان و ڕۆلن هەندروێ دکریزا سووریادا بەری چەند ڕۆژان ویلیام ڕۆبک دەهەفپەیڤینەکە خۆدا ئاشکرا گوت بوو کۆ ئەو ئارمانجاوان نەوە کۆ دەولەتەکە کوردانجی لە سووری ئاوا بکن هەبوون ئەوان تەنێ لە سووری ji بۆ شەڕێلدژی داعشێ ینی هەبوونە ئەمریکا لە سووری هەبوونەکە موعقەتە کاتیە بەلێ ولۆتێ خویاکردن و تجارەژی نەدانە پاش و نەڤەشاردنە ئەمریکان gelek zêdeyî carekê di ehdê Trump de digotin em ê vekişin ji Sûriya û demekê jî vekişiyan û ew qewaidê goçiyê kiribûn hilweşandin li memela çemento li xirabişkê li derê wilo û vege car dî dext li wabû dîsa vegeriyan Trump biryara xwe guhart an jî yanî tozekê dirêj kir tê de bimêne سربازی وانا جی ایگو هنا نه ایگو شر بکن مثلا هجمار آواد نقابا 500 حتی 800 سربازی دا نه ایگو شر بکن به دریا قصده را خو بهز دکن سر عرده دعما دکن پرپشتی واد دکن آلاف و اوی عسکری ددن وانا چکداری جبو بمینن دستهلات دبریارا یعنی جارسریا سوری دا ئاپێشە ڕۆژێدا نەش بۆ ئێمە وڵۆتێ خویاکردن و ناد نەڤەشارتنجی نەش بۆ مافێ کووردا نەش بۆ ئەوە لێ ئەم کورد ینی وەک نەچار بکارتێنن ئانجی نێزیکی دەولەتێن زلهێز و مەزن دەبن ji ber dewletê mezinin Mesîr û nasname û hemû tiştê müsteqbelê Sûriya û milletê Sûrî di destê va dewletê mezin de serê wa de Emerîkan. Emerîkan wextê dibêjin em ne dewleteke Kurdî ev hebûna rêveberiya xweser meselen a got heye ev ne meعناوê tê no dewleteke Kurdî em çê dikin an haleteke Kurdî em çê dikin ev hatiye hetanî em qûnaxê derbas bikin pê û ticara jî weዕd nedane û rêveberiya xweser jî an jî peyedê jî رایدارê wana û perpirsê wana ticara min nedîtiye ser zimanê xwe gotin yanî wextê lêdwanê wa ew wa de beyan û tesrîhê wa derdikevin nabêjin wela Emerîkana gotiye her dama çekdarî dikin ji bo şkênandina Daeş û ji bo derxistina Eyranê û ji bo hebûna wa li ser sînorê Iraqê û nehêlin rejêma Beşar zû bi zû vegerê weke Rûsya dixwaze weke palpiştiya wa dike ji ber vê yekê
ئەم نابینن تهێوی ئاوا دەبن لەسەر هەبوونە ئەمریکانە دەڤەرێدا ئەم نابینە تەوی گۆئانها چاودێریە ئەنجی سەرپەرشتیە دانوستاندنە کە ناو دبەرێ کوردیدا دکن ئەنجومانە کوردی و پەیەدێ و پارتیەن لاینگرێ وێنە لێ دبێژن ئەمنا جدینە کاک جەدان ببورین بەێ ئەمریکی بڕاستی جدینە کۆ کوردین ڕۆژەوای کوردستانی جدیت نێزیکی هەف ببن ئێمە بکەنجی بوو کول هەف بکەن ئەس باوەڕ ناکەم جدیەت الجەم هەبێ ئەس باوەڕ ناکەم قەسە دێ بڤێ هێزێ بێ گوتنێ ئەمریکانە لە عەردێخی ئەس باوەڕ ناکەم ولۆ بێ هەگەر جەدی بانە و بڕاستی ڕاست تەقێنە ژوارە گوتبانە divê hûn wa bikin gereka bûbane ev berî 6 manga gereka 6 meha gereka çê bûbane lê ez dibêjim bi rêve dibe yani îdare dike îdare dike krîza Sûrî hetanî ka bercewendiyê wa û Rûsa digihine kîja qûnaxê digihine hevdû dakaribin çareseriyê diriya navdewletî re biryarê navdewletî re heger Cinêv bê heke biryara 22 pêncî û çar bê çawe wê cêbcê bikin ئەو نە دیارە نەکات وەختێکی ژێرە دەستنیشان دکن و نەگوتنە کریزا سووری ساڵێکێدات 6 مانگادات 2 ساڵە 3 ساڵا دەهین کەس نزانێ وێ کەنگی کۆتاهی پێوەری وێ خلاص ببێ ئەم وەکە کورد ئەس دبێژم ئەم vê دەرفەتێ چلۆ کاربن بکاربێنن هەگەر ناومالا کوردی هەلوەستا کوردی بووبانە یەک هەگەر پەیەدێ پرۆژا خوا و ناڤەرۆکە داخوازا خوا کربانە بە ئالیە نەتەوا کووردە تەمامی زەلال کربانە وی وەختی وێ دڕەحەتی جەم کوردی سووریا کوردستانە سووریا چێ بووبانە ئەم مەترسی هاوێکێن بووبانە گەفێن تورکیا وەختێ تێنەستاندن گەفێ ڕژێما بەشار وەختێ تێنەستانها ملەت ئێمەش ژدە ئالیات ترسێ ژ گەفێ تورکیا ترسێ و ژ گەفێ نیزامی هەگەر ڕژێمە بەشار vەگەڕێ ئەم بێژن وێ حیفا هلێنێ وێ بێژن چرا مەسەلەن بیامەنەکردنا چرا ئەف 10 ساڵامە چوات خواستن و بیامەنەت کرد چرەکەتنە ناو ئۆپۆزیسیۆنێدا ئانجی پەیەدێ چرە شروط و کاغەتێ گۆمە بوارە پێکانینە و بوارە شروط دانینە چرە دوورە چوون دەستێ خۆدانە ئەمریکانە و تەحالفا دەولی و ئەوکردن وێ حیفا هلێنن مەترسیکێ چێ دکێ لە جەم ملەتێ کورد هەگەر مەکاریبانە بلەز هەلوەستا خوا داخوازا خوا کاغەتا کوردی کربانە یەک ئەف قەزەنج بۆ ئاکووردا لێ مخابن ئێمە ئەس تۆزەکێ ڕەشبینم ئەنابینم گۆوێ کاربن vê tiştî bikin gelek spas Ded'an Alî Şrovekarî siyasî ji roja duşemê ve êrişên grûpên çekdar li